لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاو زیاتر کە کوڕان لە چاخانێکا کۆبنەوە ئەگەر تەلەڤیزیۆنەکە لەسەر یاریەک بێ ئەوە مۆزوعەکانە گۆڕێ بە کریستیانو رۆناڵدۆ و میسی تقریبا باسی کچانەکەی یان سیارە کچان و سیارە بەڵێ چونکە ئێسەکانە زۆربەی کێشەی گەنجەم زمانەیە هەر سیارەیە بڵێن زۆربەی هەیە بڵێن دەسەڵاتی نییە سیارە بکڕێ مەجبورە بێ باسی گایان بە ڕسم سەیری سیارە بکە بۆی بڵێن خەفەتی بۆ نەخوا بڵێ سیارم بۆ ناکڕێ یان شتێ بەوە لەبیر خۆی باتەوە بالفعل وایە سیارە ئێستا ینی ئەساسیەکە باسیەکەین ئەنی شتێکی باوە ئێستا زۆر باوی سیارە کرێ و باش هیچ بابەتێکی تر نەماوە ئێمە باسیکەین باسی سیاست دەکەین زۆر ئەنی گەنجێرە زۆر ڕۆشن بیرە باسی سیاست زۆرەکە ئەوەی هیواواتی گەنجەکانە باسکردنی سیارە ئەو کەسانی کە نیانە زیاتر جلە کە کچ حەزی زۆر لێتی چەنە هاشتی تریشەکە پێویستە بە ژیانی خۆیەوە بابەتی کۆمەڵایەتیش هەیە کە باسیەکەن پێویستە بە ژیانیانەوە تا چەندێک تۆ متمانە بە براکەت بە هاوڕێ کوڕەکەت ئەەکەی ئەو شتانی کرد لای کچێکی باسەکەی تۆ لە لای ئەی باسکەیت وەڵام تا ڕادەیەک ئەتوانی هەموو شتێک باسکەی زیاتر ئەتوانی بۆ کەسە نزیکەکانی خۆتی باسکەی نەک بۆ هاوڕێکەت بۆ نمونە لای خوشەکەت زیاتر خەمەکانی خۆ باسکیان لای براکەت بە تەکید خوشکەکەم تر کۆمەلگاوە هاتووە هەر لە پێشەوە لە زۆ ئاوە هاتووە کە زیاتر خوشکەکان بەیەکەوە ئەتوانن زیاتر خەمەکانی یەکتری هەڵبگرن نانا لای برا باسی ناکەم بەس هەموو شتێک لای خوشکی خۆم باسەکەم یا خوشکی دایک وڵی تاوان براکەم بۆچی ئایا بۆچی ئێمە متمانەمان بۆ نمونە کچەکانمان متمانی بە شەر نییە من کە بلای براکەم باسی کەم متمانم بە خوشکەکەم نەبێ ئەوە ناگەێنێ بەڕاستی هەردووچان هەر خوشینەکە باسی نا شتی وان نابێت هەر تەنهاوەیە لەوانەیە زۆر جار وا زەرور کا زیاتر لە لای خوشکەم باسی کەم نەک لە لای براکەم خوشک وەکو هاوڕێ وایە دایکیش بەس براوان نییە ئەنی هەنێک برا هەیە تووڕێیە ناتوانانی هەنێشتی لا باسکەی خوشکەکە وەکو هاوڕێ وایە لای تر هەموو شتێک هەر لە خوێندنگا بێ هەر لە دەوام بێ هەر لە ئیش و کار بێ هەر لە خەون و ئاوات و مینەتی ئەم دنیایەن وڵای زیاتر شتی ڕۆژانە شتی ناو مەکتەب ماڵەوە دایک و باوک خوشک و برایت زۆر جارێتە سەر باسی موسەسەلە و فلیم و ئەی قەت زەمی کوڕ ناکەن بێکەوە بۆ نمونە برایان بە شوێنێکە ڕووی تعلیقێ گەلێ بەیان قسەیەک یان شتێکە بینی لە شوێنێکە لات ناشرینەیە لا جوانە باسیەکەین پێکەوە سەبارەت بە کچ هەر حەزی لە جلە هەر حەز و ئارەزوی خۆی ئێوە بێنێتە دی ئێستا نزیکی هەشتی مارسە ئیتر ئێمە بەیانی حەفلەمانە بۆ هین هەشتی مارس حەفلاکەن هەرێکە و مەشغوڵی شتێکە ئەو ڕۆژەشتان پیرۆز بێ بەڵام ئایا بێجگە لەم بابەتی جلو بەرگوشتە هیچ شتێکی تر نییە بابەتێکی تر نییە ئەوە باسیکەن وەڵا خوێندنیش دەوری هەیە چکە خوێندن یەکەمین ئامانجە بۆ کەچ وەڵا کەم یعنی هاوڕم هەیە بەڵە باسی شتەکەن یا خۆت شتم بۆ ئەڵێن یا براکانمان زۆرجا باسی ناو خۆیان لە ناو کوڕات چی زیاترە وترە بۆمانەکەن بڵ لە لای براکەت توانی باسیکەی ناوەڵا زۆر کەم وڵی بابەتەکان چییە ئەوەی ڕۆژانە کەس خەریکیشی خۆەتی لە دایرە بێ مۆزەف بێ نمونە لە چایخانێکە لە شوێنەکە ئیشکا ئێوارانێتم جادەی تر زیاتر ڕاستەکەی باسکردنەکە وەیە مۆدلی سیارە و جلو بەرگ و سەفرە و گەڕان ئەم شتانێ بەس ئێستا چۆنەڵی وای لێ هاتوو یعنی چۆنەڵی یعنی باسی زۆر باسی ئەو شتانەش ناکرێت چییە باسی ئەوەی کە ئێستا باس کردی لەم دەقەیە و لەم ڕۆژایە بێ چکە بە تایبەتی لە گەنجە تۆ باسی گەنجەکەی بەڵێ زۆربەی زۆری باسی ئەوروپاکەن زۆربەی زۆری چکە ئەزانی چۆنە لێرە کۆمەڵگایەکی داخراوە هیچ شتێکی تیانەماوە تا چەندێک تۆ ئامادی وتیایە ئەم بێتاقەتی کاتەکەڵی من حەزم لە ئەوروپایە باشە تۆ لە لای نەک براکەتی باسکیان کوڕەکەتی باسکەی لای خوشکەتی باسکەی باسی چی ئەگەر تۆ نەک ئەوروپا باز لە هەر شتێک بێ مەسەن تۆ ئەگەر بێتاقەت بی بۆ شتێک ئایا ئامادی ئەو تایە لە لای خوشکەتی باسیکەی یان زیاتر لای براکەت باسیەکەی زۆر ئاساییە زۆر ئاسایە لای خوشەکەم باسیەکەم لای باوکم لای ئەو کەسێک کە دڵسۆزم بێت و کە بیناسم بۆ من باش بێت لای باسیەکەم ئەوتر لای دایکم یەکەم کەسەکە مشتی لا باسکەم کچان ئەڵێن ئێمە زۆر لە تعلیقی کوڕانە ترسین و شتێکە لەو شتانی کە زۆرمان پێ ناخۆشە کاتێ بەڕێگاڕوین ئەی کوڕان لە چی کچانە ترسن واللهی کوڕ زیاتر بڵێم ئەو مەسەلەیە گەڕێتەوە بووی یعنی کە کچ ئێستا من ئەوەی کە بزانی بێت متەجروبەم کرد بێت کچ بەڕاستی تۆزێک یعنی لەگەڵ کوڕ ناڕاستە زۆربەی زۆری
کوڕێشی دیایە ناڵێم یعنی کوڕێشی تایە ڕاست کوڕێشی تایە بە هەماشەوە یعنی بە پێچەوانەوە قساکات تێگەی بەس کچەکە زیاتر خەتاگە لە کچەوەی یعنی کوڕێک ئێستا بۆ نمونە کچێکی خۆشەوی من ئەگە کچێکم خۆش بێت لەوانەیە ئەو بە پێچەوانەی منەوە بێت منی خۆش بێت بەس لەوانەیە لە ژێر و کیکتری خۆش بێت یان لەوانەیە یعنی قەت نەبوو تا ئێستا سوسفەیەم نەکردو کچێک و کوڕێکی جوان بۆ یەکتری بن یعنی یەکێکیان شتێکیان هەر لەگەڵ یەکتریا کردو درۆیان لەگەڵ یەکتریا کردووە تا چەندێک تۆ ئامادی ئەو تیا ئەگەر خوشکەکەت خەمێکی هەبوو لە لای تۆ باسی کات و گوێی لێگری ئامادەم وەڵا بە دڵنیاییەوە هاوکاری شەکەم یارمەتی شێمەوەی لە توانێ منە بێت مەسەن خوشکەکەت ئەگەر بێتاقەتێ شێوێت تۆ لێ پرسیڵی بۆ بێتاقەتی با یارمەتی وەڵێ هەبوو چەند جارێک شتی بینی خۆیانە بۆ بڵێن لەگەڵ هاوسەرەکەیان لەگەڵ کەسێکی خۆمانە بۆم حەل کردو زۆر کوور هەیە هیچ شتێک ناڵێ کوریش هەیە بە ئارازی خۆی تەعلیقەیە کچ پۆزن نییە ئەگەر پۆزن بێ یعنی وە ئەکات کە پۆزاری دەرکەی بۆی کورت تەعلیقی لێنەیە شخصی خۆم زۆر جاروا خۆم دەرەخەم کە پۆزم هەیە بۆی تەعلیقم لێ نەدرێ ترسی تەعلیقی کوڕەکە بۆیە بەس بۆ تەعلیق لێنێرە خۆشە وڵای ئەوە کەساتی کوڕەکە کەوتووە حەسب کات تەعلیق بات حەسب کات تەعلیق نەیە ئیتر بەس نازانم زۆربەی کاتێک تەعلیق لە تۆ ئیرێ داوای لێ بنەکە ئەم قسەیە کەم باشە ڕووی دەم لە دۆ نەبێت ئەگەر توانجێک لە تۆ بیرێ ڕەفعلی تۆ چییە؟ ئەم بەڵێ پۆز لێ ئێم خوشکم ئازانم منیش هەندێک کات لە هەندێک شوێنە دیارە زین شوێنەکە قابلی ئەوەیە کە پۆز لێ بیت بۆی کەس نەتوانێت قسەت پێ بڵێ منیش هەندێک کات بەیەکەوە ئەوەمان کردووە بەس جوابم یاونەتەوە ئەگەر بزانم تەعلیقێکیان یابێت یان قسێکیان بەلاما ڕۆشن قسەیان کردووە جوابم یاونەت ئێمە وەکو ڕەفیق بەیندامیان بەیەکەوەین گەڕاوینەتەوە کاکە چۆنی باشی ئەو قسەیە لەگەڵ من بوو سەجار وتیانە لەگەڵ تۆم نەبوو ئەوڕمان ناتەوە کەسمان لە دواوە نەبووە وتمانە لەگەڵ ئێمە بوو داوای لێبرنی کردەوە و ئیحراجیش بووە یعنی زۆر کار بگەڕێتەوە قسە لەگەڵ کوڕەکە بکەی کە بۆی مووقیفەکە دوبارە نەکاتەوە من وەکو خۆم گلیم لێ نییە لەبەرەوەی کورتتالیقیان لێوە من کچم نبینێت تالیق بە جاری وایش هەیە کچ تالیقا بەس زۆر کەمە بەڵام ئەوەش نیزبەیە وازام هەموو کوڕێسە تالیق نایە کوڕاستی ڕۆشنبیری بەرزە من ئەگەر بزانم ئافرەتەکە زۆر خراپە باسی ناکەم ئەگە بزانم زۆری خراپە چکە پەیوەندی بە منەوە نییە هیچ پەیوەندیشی بە منەوە نیە هەتا بتوانم ئەوەی کە لەگەڵ یا وەسا بێتم وتو مەواز دەشتە بێڵێ من باسی بەڵێ ئەی بیستن وایە بە تەشید یعنی ئێستا من و تۆن ئێستا من و ئەم برادرم نایکەین بازی خەڵکیکە زۆرەیکە لەگەڵ گوێ لێ بۆ مەسەن کە کوڕێک باز لە خراپی کچێ بکاکە خۆشی شێوێت بە تەشید زۆر جاریش زۆر جار من ئێستا کوڕی برادری خۆم خۆشەویستی خۆی هەبووە تێگەی خۆشەویستی خۆی هەبووە بەس خۆشەویستی خۆی خۆشەویستی بووە بەس لە ژێر و خیانەتی لێ کردووە یعنی لە باسی کردو لای با من چەندەها جار من برادری خۆمە بە خۆشەویستی خۆی بۆ بەقرابە باسیشی کردو زیاتر ئەوەی ڕاستی بێ باس لە جل و بەرگ بەخۆیان نایەن وەکو کچان زیاتر لە یەکشار مۆدێلی جل کوڕان باشی ماڵاتی خۆیانەکەن بەس کوڕ ناترسێ زۆر کوور هەیە هیچ شتێک ناڵێ کوریش هەیە بە ئارازی خۆی تەعلیقەیە زۆربەی زۆری باسی ئەوروپاکەن زۆربەی زۆری وا تەعلیق بۆ کچان کەوز دیاردێکی زۆر ناشرینە وەکو خۆمەڵی لە کچان تەنها ئەوەیە من زۆر لیان پەسم ئەوەیە تۆزە پۆز لێن کە ئەڕۆن بڵین بە بەعزە شوێنێکە ئەڕۆن پۆز لێن تقریبن باسی کچانەکەی یان سیارە کچ بۆی نێ ڕەفیقایەتی کوڕ بکە ڕان لە کچانە داشی قالەنچەکان لە کۆتایی ئێمەڵین نەخێر کوڕان لە ناو کچانە داشی قالۆنچەکان نییە یاخود کچان لە ناو کوڕانە داشیان قالۆنچەکان نییە ئەمە بۆ خۆشێک باسمان کرد هیوادارین سادە وەختێکی تر لە بەرنامەکانی ترا بە یەکتری شاد بینەوە کاتێکی شاد یەکتری بینەوە خواتە لەگەڵ